لا بارگەی ئەنجومەنی سیاسی وەفدێکی باڵای کۆمەڵی ئیسلامی بە سەرۆکاتی محەممەد حەکیم کارگێڕی ئەنجومەنی سیاسی پێشوازی لا وەفدێکی یەکێتی نیشتیمانی بە سەرۆکاتی حاکم قادر حەمەجان ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی و حیزبە کرد. لەسەر ناوڕۆکی کۆبوونەوەکە کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی وتی گفتوگۆکانی پێکێنانی حکوومەتی عێراق تەوەرێکی کۆبوونەوەکە بووە. هاوکات نەشی شاردەوە کە لە بەغدا پارتی و یەکێتی زیاتر شەڕی بەرژەوەندەکانی خۆیان دەکەن. بەڵام بۆ پاراستنی یەکریزی کورد کۆمەڵی ئیسلامیش نوێنەری بۆ وەفدی دانوستانی هەرێم دیاری کردووە. ئێمە لە کۆبنەوەیکی دۆستانەدا ئەندێ پرسی دێن خۆی هەرێمی کوردستان و پێکێنانی حکوومەتی عێراق و وەفدە کوردی کە لە بەغدایە تەورێکی باسکردن بوو. وەشزانین برادرانی یەکێتی و پارتی لەوێ داکۆکی زیاتر لە مافەکانی خۆیانەکەن وەکو حزب، بەڵام ئەوان و ئێمەش لەگەڵ ئەوە هاوڕاین کە مافە نەتەوەیەکانیشمان بپارێزین. ئێمە کە پشکمانیە لە بەغا و دووریشە پشکمان هەبێ، پێم وایە بەشداری ئێمە تەنها بۆ پاراستنی یەکریزی دەنگی کووردە. لای خۆیەوە حاکم قادر حەمەجان ڕایگەیاند سەردانی لایەنە سیاسیەکان بۆ یەخستنەوەی نێوماڵی کوردیە، چون یەک هەڵوێستی لایەنە سیاسیەکان بۆ بەدیهێنانی ئامانجەکانی گەلی کورد پێویستە. ئامانجمان لە سەردانی ئەم سەردانەمان بۆ لای هەموو لایەنە سیاسیەکانەوەیە کە هەموو لایەنە سیاسیەکانی ئەمڕۆی کوردستان پێویستمان بە ڕێخستنەوەی ماڵی کووردە. پێویستمان بەوەیە کە هەمومان کە تەئکید دەواکەینەوە کە یەکڕیزی گەلەکەمان یەکڕیزی حیزبە کوردستانیەکان ئەرکێکی نیشتیمانی ئەرکێکی نەتەوەی ئەم خۆناغەمانە بە تایبەتی هەم بۆ باڕ و زروفی عێراق و هەم ناوچەکە هەم هەرێمی کوردستانیش. محەممەد حەکیم ئاماژەی بۆش کرد ئێستاش گلەییان لەسەر نەعەدالەتی دابەشکردنی پشکەکان هەیە کە لە ڕابردوودا هەموو لایەنەکان پێکەوە شەڕیان لەسەر پشک و پێگەی هەرێم لە بەغدا کردووە، بەڵام دواتر پارتی و یەکێتی هەمویان لەنێو خۆیاندا دابەش کردووە. بەڵێ گلەیمان هەیە، گازندەمانەیە لەو ڕۆوە کەم لایەنە سیاسیانە دایمە چین بەیەکەوە شەڕەکەین و توێژەکەین لەگەڵ شیعەکان لەگەڵ سونەکان، بە دواتر پشکەکان عادلانە دابەش ناکرێت چکە پشکەر وەزیر نییە، من کاڵم پشکمان نییە نیمانە لە مدیر عام لە بریکاری وەزیر کەمانە هەیەانە برادرانی یەکێتی و پارتی و هەندی حزبی تریش بە حەقیقەت لەو ڕۆ پشکی خۆیانیان کە وجودیانە بۆ لە بەغا دابیر کردووە. بەڵام ئێمە یەک داوامان هەیە و نوێنەریشمان لەوێ کە تەواجودی هەیە، دوێنێش کۆبنەوەیان کرد و ئەمڕۆی کۆبنەوەی تر هەیە کەویش ئەوەیە ئێمە مافەنەتەوەیەکانمان وەکو کورد لەوێ پارێزراو بێ، جا بە بەشداری ئێمە ئەوە زیاتر بێتەدی بەشدارە بووینە و بەشدار بووینە. کۆبوونەوەی کۆمەڵی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی لە کاتێکدایە پرسی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق بە سەرۆکاتی محەممەد تۆفیق عەلاوی پرسی گەرمی شەقامی سیاسی عێراق و کوردستانە و بۆ ئەو مەبەستەش وەفدێکی لایەنە کوردستانیەکان لە بەغدان. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.